کەم ئاوی و بێبەڵێنی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی بڕستی لە بەشێک لە دانیشتوانی گەڕەکی کانی گۆمەی باشووری شار بڕیوە و بەو هۆیەوە بە ناچاری ڕێگای بازنەی مەلیک مەحموودیان داخست. وەڵاهی هۆکارەکەوەی بێ ئاوین لە ڕاستیە تقریبان ئێمە 34 ساڵم کێشەی بێ ئاویەمان هەیە، یعنی ئەمڕۆ نەبووە و دوێنێ نەبووە، چەند جار هاتوومەتە ئێرە منۆکو خۆم پار هاتوومەتە ئێرە وتیانە بڕۆ مانگی دوو کێشەکەتان حلە بێ تا ئیسا ئاونێ تقریبان بەخوا مانگێکە بێ بە چاو ئەومان نبینیوە ئاڵێ بڕۆ پارە نییە. وەڵڵی تەنیا بۆ مەسەلەی ئاوە بیشەوە ئاومان نییە و هەموو وێرانین و کەسی جوابمان ناوی بۆ لای مدیر دەڵوەڵا بە کەسی ئاوتان ناوینی. تەنکەرەکە لە زێرابەکەی خواری کانگۆمە گواوە نازم چێ پڕێکات ئەستا هەرچی خەڵکە توش سکسون بۆ ئێتە نەخۆشەکە بەزیاتر بڵاو بۆ ئێوانە کانی ئاوی گۆمە سیرەکەین لە تەنکەرەکە ئەچێ زێرا بێ لە خوارەوە ناعورێت نێزم چێ گەورە دروست کراوە لەوێ هەڵێم ژێ و ئەیەنە بەسەرمانان تەوزیعەکات ئێستا هەرچیمان ئاڵێ ئاوەکەمان بۆم گوای لێم. بەڵێ زۆربەی دانیشتوانی کانی گۆمە تووشی کۆلێرا بوون بەوەی کڕینی تەنکەری ئاوەوە کە ئاوەکەی ئەوە لینج و پیسە ناخورێتەوە. بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی هۆکاری کەم ئاوی بەشێک لە گەڕەکانی شار بۆ کەمبارانی 2 ساڵی ڕابردوو دەگەڕێنێتەوە و ڕای دەگەێنێت. پلانیان هەیە هاوشێوەی ساڵی ڕابردوو ئەم قەیرانە تێببەڕێنن بەمەرجە گرفتی شکانی بۆری ئاو لە هەمان کاتدا بڕانی کارەبای بۆ دروست نەبێت. وەڵام ئێمە پرۆژەیەکمان هەیە پرۆژەی 1200 لە ئێستا کارەکانی لە سەڵانەوە نۆی تاو بووە ئینشاڵڵا لەم کۆتایی مانگی شەشەیە پرۆژەکە تاو ئەبێت زۆربەی گرفتەکانی ئەو گەڕەکانە و چەنگەڕەکەی تر لە شاری سلێمانی بە تەواوەتی شارسەر دەکرێت. لەگەڵ هاتنەوەی وەرزی هاوی ڕاستەوخۆ کەم ئاوی و بێ ئاوی بەرۆکی دانیشتوانی بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکانی هەرێم دەگرێت. بە درێژایی 30 ساڵ لە دەسەڵاتی کوردیش نەتوانراوە لە ڕێی پرۆژەی استراتیژیەوە کێشە سەرەکی و مافە سەرەتاییەکانی خەڵک بێگرفت داوین بکرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.